بە پێی هەندی هەواڵ دەسەڵاتداران ڕێگایان پێ نەدرا سەردانی ئەو زیندانە بکاتن هەرچەندە ڕاگەاندنێکی چاکسازی گەورانی هەرێمی هەولێر ئەم هەواڵەی ڕەت کردووە. بەڵام ویستمان لە زاری کاک بەشدار ڕاستیەکان بزانین. ئێستا کاک بەشدار لە هەولێر لەگەڵمانە. کاک بەشدار سوپاس بۆ بەشداری جەنابت لە بەرنامەکە. ڕاستی هەواڵی ئەوەی چییە کە ویستت سەردانی ئەو زیندانە بکەیت و پێیان بڵێ کە ئەو خەڵاتت لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا وەرگرتووە ئی خۆیانە؟ بەناوی خودای گەورە میهرەبان سڵاو لە جەنابەت و تەواوی بینەرانی تەلەڤیزیۆن و دەنگی ئەمریکا. زۆر سپاس بە ئەو دەرفەتێک کە بۆ ئێمەتان ڕەخساند. ئێمە دوێنێ ویستم سەردانی شێروان شێروانی و شیڤان سەعید و ئەیاز کەرەم و گوهدار زێباری و هاریوان عیسا بکەم بە مەبەستی ئەوەی کە بابەتی ئەو خەڵاتیان پێڕابگەینم و هەمووەکو ئەوەی کە دڵیان خۆش بێ کە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕەوایەتی داوەتە ئەو بەرگریکردنی تیمی پارێزەران و کە ئەمەش پەیامێکە بۆی کە مەزلومیەتی ئەوان دەسەلمێنێتن بۆی دڵیان خۆش بێ بۆ خەڵاتەوە. پێشیان بڵێم کە ئەو خەڵاتە بە تەنیایی بەشدار حەسەن نییە، هەموو ئازادی خوازانی کوردستان و تیمی پارێزەران و لە نێویاندا سیاسیانەیە کە ئێستا لە زیندانن ئەو ڕۆژنامە نووسانەنە. بەڵام بەداخەوە ئەوان تەنها ڕێگەیاندا دوو کەس ببینین، گوهدار زێباری و هاریوان عیسا. ئێمە زۆر هەوڵمان دەکە شێروان شێروانی و شیڤان سەعید و ئەیاز کەرەمیش ببینین، بەڵام ڕێگریان لێکردین ڕێگەیانەدا ئەو سێ ببینین. بۆ ئێمە بەیاننامەیەکمان بڵاو کردەوە کە چاکسازی گەورانی هەولێر ڕێگری کردووە لەوەی کە ئێمە شێروان شێروانی و شیڤان سەعید و ئەیاز کەرەم ببینین. ئەوانش دوا بە دوای بەیاننامەکە ئێمە بەیاننامەیەکیان بڵاو کردەوە. بەیانەمەکە دەڵێت کە ڕاگەاندنی چاکسازی گەورانی هەولێر ڕوونکردنەوەیەکی داوە بۆ ڕایگشتی کە دەڵێتن کە ڕۆژی سێشەممە دوو پارێزەر سەردانی بەروبەرەتیان کردووە بە مەبەستی بینینی دوو لە سزادرا لەو زیندانیانەکە گوهدار و هاریوانن. دەڵێش ڕەتیان کردووە کە ئەو هاڵە کە بەڵاو کراوەتەوە ڕاست بێ. یعنی کەواتە ویسوتانە ژمارەیەکی دیکەی ئەو خەڵکانە یعنی زیندانن یان دەستگیرکراوەکانی بادینان ببین، نەک تەنها ئەو دوو کەسان. بەڵێ ئەوانە ژمارەیان پێنج کەسن و هەرێکەوە لە قاعەیەکیان داناون و ئەمە داوای هەر پێنجمان کردی، بەڵام ئەوان بەداخەوە باسی سەیەکەی کە ناکەن، تەنها باسی ئەو دوو دەکەن و لە بەیاننامەکە ئێمەش باسی ئەو دووی تێدا نییە، باسی سەیەکەی تێدایە. بۆیە ئێمەش دوای ئەوەی کە ئەوان بەیاننامەکەیان بڵاو کردەوە ناچار بووین دەوایە بۆی ڕای گشتی لە ڕاستیەکان بزانرێ، بۆی ڕاستیەکان نەشێوێنرێ. کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیمان کرد سەعات 9 شەو ئەم بابەتەمان بۆ ڕای گشتی بڵاو کردەوە و ڕاماگەیان کە ئەوەی کە چاکسازی دەوێ ئێمە کێشەمان لەگەڵ ئەو دوێنێ کێشەمان لەگەڵ سەیەکەیت کێ کە ڕێگەیانەداوە بیان بینین هەروەکو لە بەیاننامەکەی تیمی پارێزەران داهاتووە. باشە گوهدار و هاریوان وەڵامیان چی بوو کاتۆ ئەو خەڵاتت بۆیان برد و پێیان گوت ئەو خەڵاتە خۆتانە نەک تەنهایی بەشدارە؟ ئەمن کاتێک پێم گوتن کە گوهدار و کاکەریوان زۆر دڵخۆش بوون کە وتم ئەو خەڵاتە بەشی هەمومانە ڕەنگە بەشێکی بچووکی هی پارێزەر بەشدار حەسەنی، بەڵام ئەوی دیکە هی قوربانیدانی ئێوە و پاتیمی پارێزەران و هەموو ئازادی خوازانی کوردستانە. بۆیە زۆر دڵخۆش بوون و منیان لە باوەش کرد و دەستیان لە ملکردن و یەکترمان ماچ کرد. زۆر دڵخۆشم بەوەی کە هەست دەکەن وڵاتێکی زرهێزی وەکو ئەمریکا ئاگادارە بە وردی متابعی کەیسەکانیان دەکاتن و ئەو ڕەوایەتی داوەتە بەو بەرگریتیمی پارێزەران و لە هەمان کاتدا ئەوە وتیان پەیامێکە بۆ ناڕەوایەتی ئەو تاوانەی کە خراوەتە پاڵ زیندانیان کە ڕۆژنامە نووس و چالاکوانن. باشە بارودۆخیان چۆن بوو کاک بەشدار؟ بە شێوەیەکی گشتی بارودۆخی زیندانیان لە هەرێمی کوردستان لەسەر چاکسازیەکان باش نییە، بەڵام بە تایبەت مامەڵەکردنی ئیداری چاکسازی گەورانی هەولێر لەگەڵ ئەم چالاکوان و ڕۆژنامە نووسانە بەسەراحەت یعنی من دەیڵێم ئەوە قسەی ئەوانە ینی نادروستە، مامەڵەکان مامەڵەیەکی نادروستە وەکو هەموو هەر زیندانێکی تر مامەڵەیان لەگەڵ ناکەن. باڵێ کاک بەشدار ویستم بزانم دوای ئەوەی کە گەڕایتەوە هەرێمی کوردستان لە ئەمریکا گەڕایتەوە، دوای ئەوەی کە وەزارەتی دەرەوە ئەو خەڵاتە بە تویان بەخشی، چۆن پیشوازی کرای لە هەرێم؟ ئەمن هەر کاتێک داخلی گەیشتمە ناو فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی هەر لە هۆڵی دووەمی پێشوازی تا دەگاتە بەر دەرگا هەموو خەڵکەکی یەکجار زۆر ڕاوەستا بوون و بە چەپکە گوڵ و بە گوڵ پێشوازیان لە
ئێمە کرد بە سوپاسی هەمان دەکەم خەڵکەکە بریتی بوون لە چالاکوانان و ژمارەیەکی زۆر لە ڕێگەیاندن کاران و ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکانی NGO زۆر حاضر ببوون هاوڕێ پارێزەرەکانمان تیمی پارێزەران ژمارەیەک لە زیندانیانی بادینان ئەوانەی کە ئازاد کرابوون هەمویان لە پێشوازیمەدا بوون و خۆشحاڵ بوون بەو خەڵاتی کە ئەو خەڵاتە بەشی ئەوانیشی هەموو تێدایە وەک پێشتر باسم کرد. ئەبێ بەهۆی ئەوەی کە زیاتر داکۆکی لە مافەکانیان بکەیت بە دڵنیایی ئەوە دەبێتە هەندێک بۆ ئێمەوە باری ئەمەی قورستر کرد کە ئێمە زیاتر بەردەوام بین لەسەر داکۆچکردنمان لە پرسەکانی مافی مرۆڤ و دەمێ ئەوەش باز بکەم کە ژمارەیەکی زۆر چالاکان و ڕۆژنامە نووس لە بەغداوە شات بوون و رادیۆیەکی ئیزاع و رادیۆیەکی عراقی شات بوون و لەوێ بە خێراتنی ئەوانشمان کرد هەدواتر بۆ ڕۆژی جومعە لە شەقانی متەنەبی کە شوێنی ڕۆشنبیرانی بەغدا زیاتر لی کۆ دەبنەوە ژمارەیەکی زۆر لە ڕۆشنبیران و پارێزەران لە بەغدا ڕۆژی جومعە مەراسیمێکیان بۆ ئێمە ساز کرد چون لێوێندەر سیمینارێکمان کرد و باسی پاڵپشتەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکامان کرد لە پرسەکانی مافی مرۆڤ بوو لەو کەسانی کە داکۆچی لە مافی مرۆڤ دەکەن لە بەغداش برایانی عەرەبمان لەوێ زۆر دڵخۆش بوون بۆ پاڵپشتەی وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. کاربەدەستان تا چ ڕادەیەکیانی پێشوازیان لەو هەواڵەیان کرد کە خەڵات وەرگرتووە کە دەگەڕیتەوە بۆ پشتیوانیکردن لە زیندانیەکان بە کشتی ئەوانەی بادینان بە تایبەتی؟ وڵی لە هەرێمی کوردستان ئەوانێکی وەکو کار بەدەست بەڕاستی کەسێک پەیوەندی تەلەفۆنیشی نەکردووە ئەوەمەش پێویستمان بەوە نییە دەسەڵات پەیوەندیمان پێ بکەمە گرنگ ئەوێت جەماوەت پێشوازی کردنی لە ناودڵی جەماوەرین بەڵام لە بەغدا لە نووسنگەی سەرۆگۆزینان پەیوەندیمان پێوەکرا و دەستخۆشیمان لێکرا ڕەنگە لەو چەند ڕۆژ داهاتوو ئەویش ببینیم و هەروەها لە نووسنگەی سەرۆک کۆماری عراقیش بە هەمان شێوە ئەوانیش ڕەنگە پێشوازیمان لێ بکەن و بمان بینن یەکتر ببینین و هێز و لایەنەکانی تریش ئەوانی لە دەرەوەی دەسەڵاتن هەمویان پێشوازیان کردی و پیرۆزباییان کردی و نامیان نردووە و بەگوڵ پێشوازیان کردین و زۆر سپاسیان دەکەم. بەڵێ باشە لەسەر دادگا و ڕەوای دادگایان یانیش کاری دادگا کاری سربەخۆی دادگا زۆر باسەکرد لە هەرێمی کوردستان کە پێش ماوەیەکە لێرەش بووی هەمان پرسیار لە تۆ کرا یعنی حەزم نەکرد زیاتر باسی ئەوە بکەیت کە تا چەندێک یان چی پێویستە بۆ ئەوەی دادگاکان سربەخۆ بن؟ بەڕاستی تا وەزعی هەرێمی کوردستان لەژێر هەژمونی ئەو دوو حزبەدا دادگاکانی هەرێمی کوردستان و تعیینی داد و دەرەکان لەبەرەوەی هەمووی لە ڕێگەی محاسەسەی حزبیە بە 50-50 یان وەک سیستەمی پێشوو پێمان دەگوت 50-50 تا سیستەمی 50-50 بەردەوام بی لە ناو دادگاکان وەزعی دادگا و سەروەری دادگا لەو شێوە باشتر ناگوێت بەرەو خراپتر دەڕۆ بەداخەوە و ئێمە لە یەکەم ڕۆژی کە ئەو چالاوکەن ڕۆژنامەنووسانی بادینان سزادران ئێمە زانیمان کە هەستمان بەوە کرد کە سەربەخۆی دادگاکان کەوتۆتە بەر مەترسیێکی زۆر گەورە کەوتۆتە بەر تەئسیراتی جانبی حزب و بنەماڵەکان بەداخەوە. برێز بەشدار حەسەن پارێزەری خۆبەخشی زیندانیانی بادینان لە هەولێر لەگەڵ ما زۆر سوپاس.